إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئاینی پیرۆزی ئیسلام تەنزیمی داناوە بۆ هەموو ژیانی ئێمە، چۆن هەڵ ئەسین، چۆن دائەنیشین، چۆن ئەخەوین، چۆن ئەچینە مزگە و چۆن قسە ئەکەین، چۆن لاشەی خۆمان پاک ڕائەگرین، چۆن حکم و دەسەڵات و ژیانداری ئەکەین. هەموو ئەمانە یاسای خۆی هەیە. تەنانەت خەیاڵەکانمان شەریعەت یاسای بۆ داناوە کە چۆن خەیاڵ بکەین. گرنگتر لەمانە ئاینی پیرۆزی ئیسلام نەخشەڕێگەی ئێمە داناوە بۆی دوای مردن. زۆرن ئەو ئیماندارانەی کە هەوڵ ئەدەن بە خالیدی لەسەر زەویا بمێننەوە، بە نەمری لەسەر زەویا بمێننەوە. لەوە چێ سیر بێ بەلاتەوە بڵێم ئیمانداری وا هەیە لە دوای مردنی نەمردووە. ئەم پەیامە شیرینە ڕێگای زۆری بۆ ئێمە کردوێتەوە. مە سوورەتی کەهف ڕۆژانی جومعان لە خزمەتیا ئەبین، رب العالمین ئەفەرمێ المال والبنون زینة الحياة الدنيا. ماڵ و ئەولاد و سەروەت و سامان ئەمانە هەموو جوانیەکانی دنیان. والباقيات الصالحات خير عند ربك. بەڵام ئەو شتانەی کە باقیاتن هەر ئەمێننەوە وصالحاتن مەیدانی سەلاحن بۆ ئینسانەکان، ئەوانە خير عند ربك وخير أملا لە سوورەتی کەهفە، لە سوورەتی مەڕیەمە وخير مەڕەدا. چاکترین شتێک کە تۆ ئومێدت پێ هەبێ، بەخوا ئومێد بە ئەولادەکەت جاری وا هەیە نییە، ئومێد بە ماڵەکەت نییە، بەڵام ئومێد بەو باقیاتی سالیحاتە هەیە. هەندێک کردەوەت هەیە لە دوای مردن کردەوەکان کارەکەن، وەک وایە تۆ لەسەر زەویا بی. تەسەوورکەن کەسی وا هەیە لەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 1000 ساڵە مردووە، 1000 ساڵە ئێستا لە ناومانە ئەژی. يعني إنسان بيركاته لحياتي بيواني قوريوك وإمام الشافعي وإمام الطبري أم كالزاناني أمتي إسلامي 1000 سال تيبري وبسر عمر ومردنيانا استل جيانا أجين. أما برنامجك تنهال إسلام هي لدواي مردنتو بجي. إمام عمر رضا ورحمة خايله به لغزوي خيبرة بارتزويكي بركوت بيندا ئەفەرمێ ئیمام واللهی لە عمری خۆمە پارچە زەوی ئاوا چاکم نەبینی ئەوە بە بەرەکەت. لەناو هەموو ماڵی خۆمە لەم ئوصب مالا قط هو أنفس عندي منه. لەوە باشترم نەبوو. ئەڵێ چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یا رسول الله واللهی لەمە خۆشەویستترم نییە، مەوێ بیکەمە سەدەقە لە پێناوی خوایە. خۆشەویستمان ڕێنمایی کرد بۆ کارێکی زۆر گەورە. فەرمووی إن شئت حبست أصلها. أجر ويست صدقيك أتواني أساسكي به ليتوا وتصدقت بها لقل أوشا صدقوا بيكر دبي وخير وخيرات بيكر دبي. الليرة والدرجاء أكريته ولا شريعتها بيوت الدرجاء وقف إسلامي بابتك زور جوري. كسي كمال وسروت ساماني خوي وقف أكا يتر أو وقفة دسكاري ناكري بروبو مكي بيت خير وخيرات وأم كسا. إمام عمر هاد وهاي كرت فرمووی ئەوە ئەم پارچە زەویەی خۆم ئەم باخە جوانم کردە وەقف،
ئەسڵەکەی بمێنێتەوە بەروبوومەکەی تەوزیع کرێ بەسەر ئەو کەسانەی کە عەبدن، ئەو کەسانەی هەژارن، ئەو کەسانەی ڕێیان لێ بڕاوە لە فی سەبیل الله لە پێناوی جیهاد و مەیدانی جیهادە تا زەمانێکی زۆر ئەم ئەسڵەی ئیمامی عومەر بڕی کرد. بیری ڕەومە و ئیمامی عوسمان حتا ئێستا بیری ڕەومەکە وەقفی کردووە، وەقفەکەی درێژەی کێشاوە هەتا ئەم لەحظەیە کە ئێستا ئێمەیتان ڕقم باقی حسابی ئیمامی عوسمان هەیە و بەردەوام مزگەوت و کاری زۆر پرۆژەی گەورە لە ئەفریقیا ئەکرێتەوە لەسەر حسابی ئیمامی عوسمان و ئیمامی عوسمانیش لە ناومانە تەواجودی نییە. بۆیە ئەکرێ ئینسانی ئیماندار لە دوای مردن ئەو لە سەرزەویە هەر مابێت، کارەکانی مابێ، ئیشە خێرەکانی مابێ. ئینسان کاتێک کە ئەمرێ بۆ سەر قەبران ئەڕوا ئەوەی کە شوێنی ئەکەوێ خۆشەویستمان ئەفەرمێ یەتبع المەیتە ثەلاثەة سێشت شوێن تەکەوێ ئەهله وماله وعمله، ماڵ و سەرەت و دارایەکەت لەگەڵ ئەهل و خزم و کەسوکارت لەگەڵ ئەو عەمەلەی کە هەت. ماڵ و دارایەکەت ئەگەڕێتەوە، خزم و کەسوکار و خۆشەویستان ئەگەڕێنەوە، تەنها کردەوەکەت ئەبێن. ئەو فەرمایشتانەی کە باسیەوەکەن ئینسان مر قەتعی عەمەلی ئەبێ هەمویان فەرمایشتەکان ئیلایان لەگەڵا، یعنی کۆمەڵێشت هەیە هەر ئەمێنێ لەسەر زەویە. ئەفەرمێ ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث، سێشت بە دوای خۆیان ممکنە هەر بە دوایە بڕوە. یەکێک لەوانە صدقة جاریە، صدقە و خێر و خێراتێکە کە جاریە بە دوای ئینسانە خێرەکەی هەر بۆ دێ، یان علم ينتفع به علمێکە کە سوودی لێ وەرئەگیرێ بەهۆی ئەوە وردە وردە ئەمیش لەناو گۆڕەکە هەر سوودی لێ وەرەگرێ و ئیسفادەی لێ ئەکا. ئەو وەلەد صالح يدعو له، یا ئەولادێکی صالح کە بەجێ هێشتۆ مەرج نییە وەلەدی خۆشی، ئەولادی لە ئەحفادی دوعایەک ئەکا ئەمیش تێیە مشارەکە ئەکا. بۆیە سنەتە ئینسان لە دوعایە کە دوعای کرد بۆ دایک و باوکی بڵێ خوایە ڕەحم بە باو و باپیرم بکە، یعنی بۆ سەرەوە هەمووی تا ئادەم عەلەیهی السەلام، چونکە هەموو وەچەیەکی زۆر هەیە چاوەڕێی تۆ ئەکای عەبد لێوە دوعای بۆ بکەی بۆی بنەریتە سەرەوە. و ئینسان دوعای بۆ مناڵەکانی کرد تەنها بۆ مناڵی خۆی نەکە، ئەم زەمەنە نەبینێ بڵێ خوایە تا وەچەکانم هەر هەمویان ڕێگەی ڕاستیان پیشان بە و سەرپەرشتیان کە یا ئیلاهی. ئەم سێشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەم فەرمایشتا ئەیفەرمێ کە ئەم سێشتە بە دوای تۆیە ئەبێتە کردەوەیەک، تۆ مردوو کردەوەت زیندوو، تۆ مردوو کردەوەت ئیشەکە لەسەر زەوی، تۆ نەمان و با بڵێن عەدەم وجود بەسەر تا هات، وجود نەما لەسەر زەویە، بەڵام کردەوەکەت وجودی هەیە و ئیشەکات و کە ئەنەما خۆت تەواجودت هەیە. زۆرن ئەو کارانە کە بەو شێوازن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ عەبدی وا هەیە لە ڕۆژی قیامەتە لە زۆر پیاوە صالحەکان حسابەکرێ، ئەگاتە دەرەجەتە العەبد الصالح، ئەگاتە دەرەجەی پیاوانێکی زۆر صالح کە سەیری کردەوەی خۆی ئەکات و سەیری پێشینی خۆی ئەکا وەڵی خوایە من ئەمانە ساحیبی نیم، مستحقی ئەمە نیم. ئەفەرمێ باستیغفاری وەلەدیکە لەک، ئەمە بەهۆی ئەو ئەولادانەتەوەیە کە دوعای خێرە بۆ ئەکەن و بەدواتایەن. وهای لێ کردو ئەم کەسەی پلە بڵند کردووە کە ئەڵێم ئەولاد مەرج نییە تەنها ئەولادی خۆت بۆ خوارەوە چەندێک ئەڕوا. خۆشەویستمان لە فەرمایشتێک کە ئەفەرمێ ئەو شتێک کە بە دوای ئیماندارە ئەڕوات لە حەسەنات و عەمەلەکەی لە دوای مردنی خۆی کۆمەڵێشتە، علمێکە بڵاوی ئەکاتەوە، ئەولادێکی صالحە، مصحەفێکە قورئانێکە کە بە دوای خۆی بەجێ هێشتووە کەسێک گوێتیا ئەخوێنێ، مزگەوتێکە دروستی کردووە، ماڵێکە لە پێناوی خوا بۆ کەسی ڕێبواری داناوە، یان ڕووبارێکە لە شوێنێکەوە تەرتیبی کردووە بۆ شوێنێکی تر ئەڕوا و مەجرایەکی دروست کردووە کە خەڵک سوودی لێ وەرەگرێ، یان سەدەقەیەکە لە ماڵەکەی خۆی دەری هێناوە کە خۆی زۆر سیحەت بووە و لەش ساغ بووە لە پێناوی خوا بەخشیویەتی، ئەمە بۆتە دەروازەیەکی خەیری زۆر گەورە بۆی لە دوای مردنی بە دوای ئەڕوات. زۆرن ئەنواعی سەدەقە جاریەکان لەم زەمانە. ئینسانی موسڵمان بەو کەمەپارەی کە هەیەتی ئەکرێ پێش زۆر خەڵکی دەوڵەمەند بداتەوە. قەت نەڵێ من ناتوانم مزگەوتێک دروستکەم، ممکنە تۆ بتوانی مزگەوتێکی زۆر باش دروستکەی. قەت نەڵێ وەڵا ئەولادەکانم خراپن یا ئەولادم نییە تازە من چی بکەم بە دوامە. نا، ئەو مەشاریع خەیریە ئینسانیانە کە تۆ بەشداریتیا ئەەکەی لە هەر هەمویانە ئەجرەکە بۆ تۆ دێت. جاری وهەیە کەسێک خۆی گەورە مناڵی پێ عەتا ناکە، فەقەیەک لە پێناوی خۆیان سەرپەرشتی ئەکا لە ئەولادەکەی خۆی باشترە،
زیاتر خیر و صدقات بەدوایە ئەڕوا، یان خزمەتی پرۆژەیەکی خەیری ئەکا زیاتر بەدوایە ئەڕوا. ئەنواع جۆری سەدەقاتمان هەیە. ممکنە لە کوێ مزگەوتێکت بینی دروستەکرێ وەلەو 250 تەبعیش بێ بڕۆ داین، وەلەو یەک بلۆک بێ بیخەیتە سەر بلۆکی تر بڕۆ بیکرد. ئەگەر هەر پارە لە ڕووی پارەوە هیچ توانات نەبوو بلۆکێک لە شوێنەکە نەقڵیکە بۆ شوێنەتر ئەجری خۆتە دەستکەوتووە. هەتا ئەو مزگەوتە بەقای هەبێ لە سەر زەویە تۆ لە ئەجرەکەی وەرەگری و تۆ لە سەر زەویە ماویتەوە نەمردووی. لەکوێ بینی مەرکەزێکی قورئان هەیە بڕۆ شتێکی خۆتی تێکە وەلەو کەمیش بێ، هەر پێشت نەکرا دوعایەکی خەیریان بۆ بکە لە دوورەوە بۆی بەشداربی لە کاری جەماعیانە. هەتیوێک ماڵە هەتیوێک ماڵێکی بۆ دروستکرا بڕۆ جێبەجێکە لەگەڵیانە وەلەو شتێکی بەسیط بێ ئەجرێکی زۆر گەورە بۆ تۆ هەیە. کەسێک ئەبینی ژن ئەهێنێ، تەمان لە کوردەواری خۆمانە هەندێک ئادابی زۆر جوان هەیە. کەسێک ماڵێک پێکەوە ئەنێ خەڵک دیاری بۆ ئەبن، تەسەوور کە ئەم دیاریە جاری وە هەیە تۆ لە سەدەقەی جاری ئەم ماڵە بەشداریەک. ئەولاد و ئەولادیان پیاوێکی ساڵحی تیا دەرەچێت تۆ لەوێەوە کە خزمەتت کردوون ڕۆژێ لە ڕۆژان تۆ لە ئەجرەکەی بەشدار بووی. پردێک، جادەیەک، قوتابخانەیەک، بیمارستانێک، هەر کارێکی بانخوازی کە تۆ ئەیبینی، بیر هەڵکەندنێک، کارەبا ڕاکێشانێ بۆ مزگەوتێ، فەرشی مزگەوتێ، هەر گرفتێک کە ئینسانێت کەوتە ضەیق و تۆ تۆزێ بەشێک لەو ضەیقەت لەسەر لابر بە جۆرێک لە جۆرەکان هەمووی لە دوای خۆتەوە ئەمێنێت. ئەمە لێرە پرسیارە لە خزمەتانە بکەم. ئێمە هەومان باو باپیری خۆمانمان ئەبینی نوێژیان ئەکرد و سوورەتی فاتحایان ئەخوێند و سوورەتی قول هو اللهیان لەبەر بوو. کێ ئەمانی فێر کرد؟ کێ ئەوانی پێش ئەوانی فێر کرد؟ کێ عەقیدەی ئیسلامی لەم وڵاتانە دامەزران؟ تەسەوور کە هەموو ئەم ئەجرە ئەچێتەوە سەرەوە هەر هەموو تێیە مساوین. وەکو مامۆستا سەعیدی نورسی ئەفەرمێ ئەو ئەجرانەی کەوە بەو شێوازە پەخش ئەبێ، ئەفەرمێ وەکو خۆر وایە کەسی یەکەم یەک دەنگی لێ کەم نابێتەوە، ئەوان تریش هەمویان سوودی لێ وەرەگرن و هەمویان ئەجریان دەسەکرێت. بۆیە ئێمە ئیماندار یەکێک لەو پرۆژانەی کە دین بۆ ئێمەی داناوە ئەوە نییە تەنها لێرە بژین و چەند ساڵێک و کۆتامان پێبێ. ئەبێ لە ئێستەوە بیرت کردبێتەوە عمری تۆ چەندێکە 500 ساڵە، 700 ساڵە، 1000 ساڵە ئیش بۆ ئەو ڕۆژە بکەی. ئەمە گرنگە بەنسبەت ئێمە موسڵمانەوە. ئێمە بزانین کە مردین ئەژین، ئەکرێ بڵێن موسڵمانی خالیدە لەسەر زەویە ئەمێنێتەوە نەمرە. دەی چەند کەس هەیە ئێستا لەسەر زەویە هەموو کاتەکانی و ژیان و عەیش و هەمووی ئەڕوا کە ئەمرێ کۆتایی بە هەموو شتێکی دێ. تۆی موسڵمان نابێ کۆتاییت پێبێ لە هەموو پرۆژەیەکی خەیرە تۆ یەکەم بە. ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە زۆر هەوڵ ئەدەن ئەو ڕەنگە ئاینی لێکەنەوە. کافران و بێدینانی جیهان دەنکە ئەیانەوە ئەو ڕەوشتە جوانە ئیسلامیانە لا بەرەنتیامانە، بە تایبەتی ئەو تەعاون و ئەو پێکەوە ژیانە پێکەوە. چەند شیرینە لە هەولێر لافاو ڕوو ئەدا لە هەڵەبجە پارێ بۆ کۆ ئەکرێتەوە. ئەم جۆرە تەکافولە ئیجتیماعیە، ئەم جۆرە پاڵپشتیکردنی یەکترە زۆر گرنگە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سەیری ئەمڕۆ مەکە تۆ کافران ئێمەیان بەش کردو هەر یەکە و لە سوچێکە. ئومەت هەر هەمووی یەکە، ڕۆژی هەستانەوەی ئومەت هەمووی پێکەوە هەڵەسینەوە. ئێمە ئیماندار ئەبێ عمری خۆمانمان درێژ کردبێ. ئەمە پرۆژەیەکی ئیسلامی زۆر گەورەیە. نابێ وا تەسەوورکەی 70 ساڵ ئەژیت و تەواو بووی، 30 ساڵ ئەژیت و تەواو بیت. ئەبێ پرۆژەت هەبێ بۆ دوای خۆت کارت کردبێ. کۆتا قسم لە خزمەتتانە جارێ بە خزمەت مامۆستا دکتۆر مستەفای برۆسپی یا دکتۆر مستەفای پێنجوێنی گەیشتم. ئەو کاتە لە گوندی وێنە مەلایەتیم ئەکرد. وتی لەکوێ مەلایەتیەکە؟ وتم لە گوندی وێنە، گوندێکە لە مەنتیقەی پێنجوێن. وتی وەڵاهی فەقێ بووم لەو گوندە، برۆم سپی بوو، مناڵ بووم. ئەو کاتە فەقێ عادەت وەها بوو بە شوێنەکانە ئەگەڕان ماڵەوە بە ماڵ داوای خواردنیان ئەکرد. ئەو من کە ئەچوومە دەرەوە مناڵ شوێنمە کەوتن ئەیان و برۆسپی چەپڵیان لێدا ڕووم نەبوو بگەڕێم. ڕۆژی وا بە برسێتی ئەمامەوە ژنێک هەبوو هەموو ڕۆژە نازانم ناوەکەی، هەموو ڕۆژە یەک نانی بۆ ئەناردم بۆ مزگەوت کە من ماوەسام بینی موویەکی سپی موویەکی ڕەش لە ناو ڕیش و سەروەردێنی نەمابوو. تی وەڵاهی ڕۆڵە لەو کاتەوە هەتا ئێستا یەک سوژدەم نییە ئەو پیرەژنە لەبیر کرد. دوعای خەیری بۆکە ئیلا هەو پیرەژنم لە یادە بێ. ئەم پیرەژنە کێ بێ؟ ناویشی نازانێ، بەڵام بزانە فەزیلەتی مانەوە. پیرەژن مردووە، ڕۆشتووە، تەواو بووە، 70-80 ساڵ خەریکە بڵم بەسەریان ڕۆشتووە، 70 80 ساڵ 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 70 80 ساڵ
استمع دعاء أو أكاتو أبارته لرب العالمين كأخوي جور اللي خوش بيته أو كارب شوكك كردويتي تنها فقيه تبرئ من قال طيب كان ناوي بيت درو أمنا نبني للريخوة بوي إنسان مسلمان كاري خوي بكم نزانه ممكن أشتكي بشوكي تو عمري تو بين 6 سال وبو 1000 سال زيادة خوي جان إما يقول أهباري خجالة بار بخواتنها لبرتو هاتنا أما ليتو هاتين كوبو نوا بأمري پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم هاتین لحضور جمعه کا کوبوینو سرمامان ناراحت بوین خوایتو خود اگل لدلمانه کتو تنها لدلمانه و دلمان تنها تو اخوازه دیا الهی بحرمتی امکار پیروزی که کردومانه بحرمتی او کلمات جوانانی تو که لدلمانه یا الهی لسرجم گناه کان من ببوره تو گەورەی خۆت عمرمان باقی و درێژکە لەسەر زەویە بمان کە خاوەنی سەدان پرۆژەی خەریی و شەرعی و گەورە یا ئیلاهی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت پلەکانمان لە بەردەمی خۆتا بەرز کەرەوە گرفتمان زۆرە یا ئیلاهی بەخوا ناتوانین گرفتەکان باسکەین بەڵام هەموو گرفتەکان بەرزەکەینەوە بۆ لای تۆ ئیلاهی ئێمە کڕ و کوێر و کاس چی باشە بۆ دینمان بۆ دنیامان پێمان عەتاکە ئەوەی خراپە لێمان لادە إلهي أم عبدانها تنتم مالكيتو بخوا أمانة سجدنا بنتنها بوتو نبي سري برزيان نبينا كان لبردمتو يا نبي إلهي تو خذ شاهدي أمانة دسي دعاء برزنا كان بوتو نبي خواتو خذ شاهدي أمانة ركوعنا بنتنها لبردمتو يا نبي ديا إلهي دعاء كان ينقرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام خوا جل جلاله نعمة جدين من ملارة مشكر دين من صاحب إسلامي إسلام برنامج وان بيجياني ما بيدما ومردما فريني أنا كمراو كتابة كسي إيماندار تاوسر زمين يومن حتى رو قيامتي جستجمرو روحي تشيغا ممنو بلام آهر ما نجواني كروشا سر زمين يو قرت مناو دريجة كشا فريني آني 1000 سال عمر شان أمتو بيغمرو خواهنا صلى الله عليه وآله وسلم وزياتر داخم كيبو يكم جر أمابو إي منطقة هورامانيو خلق سر و دستی شر مسلمان بیا با حتی آرو ایسی اما اینامه چی مزگانه اجر و پاداشت و جورگیرو اشم چند سرش برز بلا خواه چند عمرش دریج فرینی آنی که عمرش ها دریجا و نامیش ها نیانه فرینی آنی که عمرش ها دریجا و نامیش هن گرد ما زنمه امام گورکی نامیش حتی آرو منینه ای آنی که هاوکاری آیشا شا کردن تا یاوافن و نامیش ها دیارنیانه و آیا چه هر منینه سر و زمینیو وشويسما صلى الله عليه وآله وسلم فرماوه من دل على خير فله مثل أجر عامله يا فاعله فرماوه هر كسي هامكاري كسي وكرو وزو سر وراي راس كلمة وخير أخلاق برزتو آكسك همان هرمان وتوكرو بقوش الكرو دلشنا جيجير بو قد أجركي چني بي آي منسو بيتو منسو حتى رو قيامتي مرجنيا إما تنها تماشا أنا كرمي واسم إلا قسي ما كرده بي كسي ويكسر وقوش ما كرو قسي تومو خيرين بيسا معصى سعيد نورسي فرماو قسي كل كرو بنيا شروها قلنبو رويش وكاتويش وقتويش أنا ويش صوزو جهرمان خيري قد نمو دماو قر هرمان خيري محاولة كري يكم بي إنك قوريين بيتو فرا وهرمان هندماو والمناو
شرم نكري مهما كان بلاو برز بو نشرة النزال له كلمة قرآنش بنوات سورة الفاتحة شفير كره إنما كش فير كره زاروا له وقرأ كيتا نويني جولو هربياني وشنا دستش كيش برو مزجي كما شو زاروا الله ما بو صلاح الدين وأمتي رزقار كرو كز مزان بعض عملي ما هني كردوي ما هني إسلامنا كردوي جماعية بيوه أجر باداش بيوه بيمنستيو أجر مجلس قرآني بيتو الوايد ليش أنا قرآن وانا سنروي الوايد ما ينتوا حتى مجلس قرآني ما نتوهر بجدار مشانيش إناي شيء مزيانو نما كريو قرجار التزام وكذا جماعتي تو أماني دماء مردو تو شيء خير وأجر بيمنستيو شكا هرماني دس الجمعية جیاوازنه فرقشان چنی هرمانه وک انسان به تاخی کروش دائما برکت ایناد لجمعنا امتی اسلامین اما فر ارون جگر کات ضرورترین پانه عمر ما دریشتر بو چون حتی لحظه زیاتر کردو تو سر زمین و منو لا خو پلو بالاتر بو نو برستر بی هر یو اما کریو هزاران مشروع گورانه بجداری ما کرده بو صاحب و هیچ نبی قد تماشو انه مکرک اینا کیستنو کما رنقا بود ديان قصر برو عسمان رنيا وهزار دينار طبعا كوتوك بخشيش وشويس ما فرماوه صلى الله عليه وسلم فرماوه سبق دينار 2000 دينار رواية سبق درهم 2000 درهم يقدرم والله 2000 درماش داوة واسا تشاني أي وشويس فرماوه جينا 2 درمش بيني وشا بخشاش أنا ملايين درمش بيني بريش بخشا قد ما ترسى كان يكا كما شرمز مكرك كم مهم أنا نقر بروجة خيري هر ياجي ملي يراني ملي ياجي ورا مني مزجي وكريو شيء وجوزن هرماني خير هيج البين نكريا هيج مسلمان صاحب ودل يفرق ورين دعانا دعاء كره فقير هاناش بيردني متى بها وكاريش كدي خوايا عبدك والكيان بها وكاريش كره إما إيمان دار إن هرماني فرق ورين سر وزمين أشم كرمش واجب شرعي سر وشانه ما أنا أشم جبجش كرمي ولو أنا وشوي سكام كريو عمر ما فرفر دريج بو بهو كرد وجوانا أو عمل جوانا أو ككرمش خواي جان إما أرو إنا مسر وزمين يو فرو وشوي سكاش ما خوا حافظي شو أشنا كردين إما جرى خوا حافظي كرمة شيء سر وزمين خواي دوا ونكر مكرمة يو تشا عبدا كتاب مسر وزمين أثري ويا جبنجيو ما منبو دماوي ما کرده و جوان شونی مربی خواه دوا و نکرمی عمرو کرده و کام دریش کرده سر ما برس کرده وردم ویتنا يا رب العالمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله